سڵاو لە گشت سەردانی ئێمە وەکو لێژنەی کاری هاوبەشی چەپی کوردستانی کە پێک هاتووە لە لایەنەکانی حزبی زەحمەتکێشانی کوردستان، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان، حزبی شوعی کوردستان وەکو تەزامنێک و پاڵپشتیە بۆ هاوڕێ هاوڵانمان لە هەدەپە و هەروەها ئیدانەکردنی ئەم بارودۆخەیە کە لە بارودۆخی ئێستای تورکیا تێپەڕە بێ، بارودۆخێکە ڕۆژ بە دوای ڕۆژ دیموکراسیەت ژێرپێ ئەخرێ و مافەکانی مرۆڤ زیاتر پێشێ لەکرێ و بە تایبەتی مەسەلەی ئازادی ڕادەربڕین گەیشتۆتە دۆخێکە کە لە ڕاستیە بچووکترین مانە بۆ مەسەلەی ئازادی ڕادەربڕین نەماوە. لە دوایین کارە شۆڤینەکانی دەوڵەتی تورک دەستگیرکردن و لێسەنەوەی سیفەتی پەرلەمانتاری بوو لە دوو پەرلەمانتارانی هەدەپە هاوکات ئەمە ئەوکاتە لەگەڵ ئەوەی کە زنجیرەیەک خۆپیشاندان دەستگیرکردن بۆ سەر لایەنەکانی تریش دەستی پێکردووە. بە تێگەیشتنی ئێمە وەکو لایەنی چەپ پێمە وایە ئەم مۆدێلە لە حکومڕانی لە ئیسلامی سیاسی و بەم عەقلیەتە شۆڤینیا گەیشتۆتە بنبەست لە ڕاستیە. ئێستا ئەم مۆدێلە نەتەنیا لە تورکیا، ئەم مۆدێلە ئەوەی ئێستا لە تونس تەنانەت سەرۆکاتی پەرلەمانیش دەکا لە دۆخی تورکیا لە ڕاستیە باشتر نییە. مۆدێلەکەمان بینی لە مەسر تێگەیشتنی ئێمە وەکو لایەنە چەپەکان تەزامونە لەگەڵ هەدەپە پێمان وایە هەدەپە و لایەنە سیاسیەکانی تر هاوکات ئێمە لەگەڵ منتەدای چەپی کوردستانی کە بەشێک لە پارتەکانی چەپی باکووریشی تێدایە ئێمە خەریکی هەنگاونانین بۆ پاڵپشتیکردن لە ئازادی ڕادەربڕین بەگشتی و بە تایبەتی لە نوێنەرانی هەدەپە. پێمەم وایە ئەوەی ئێستا دەڕوا لە ڕاستیە ئەردۆغان لە دۆخێکە حزبی دادووکەشە پێدان کە چیتر ناتوانێت لە دەسەڵاتدارەتی بەردەوام بێ. هەموو مؤەشر و ئاماژەکان پێمان دەڵێ کە دۆخی تورکیای خستۆتە ئەزمەیەکی اقتصادی، سیاسی و دیموکراتی زۆر زۆرقۆڵ و لە ڕاستی هەموو ئەگەرەکان بەرەوە ئەوە دەچی ئەگەر هەڵبژاردن بکرێ ئەم جارە دادووگەشە پێدان ڕوبەڕووی دۆخێکی زۆر خراپ دەبێتەوە. تایبەت دەمێکی وەلێ زەحمەتیدا پشتگیریە حزبە زۆر گرنگە. هەمبەری دیکتاتۆریکیە ئەمەژن بۆی تورکیای لێ هەمبەرێک ئەمەژن دەستکەفتی کوردا گشتیە ئەمە بڕیارێک سەر حرد ئەندام پارلەمەنتەرە هاتیەکردنی یە هەدەپێ و عینی دەمێ سەر ئەنیس بەربەرۆڵو یە جەهەپێ هاتیەکردنی. ڕاستە یعنی منە پرسەوە ئەم بەرسر بدەن ئەنیس بەربەرۆڵوش سەر سەردەمێ نەخاشیە کۆرۆنا ئازادیشتن سجن نەکردن لێ هەرکەم وێ ڕەوشێ بنهێرن گۆر ویە ئەم نێزیکتاییکی بکن لەیلا گوێن گەلێک نەخاشیوی هەیە تشتێکی ڕاستیەک نێزێ شەش مەها بێتر چالێکیکی ئەمێژی مانگرتنێکی بەردەوام کرد نەخاشی وێتێ زانێبوونێ دیسا موسا پارێزۆڵو وەلێ بر نەخاشی وان بە راپۆر هەنێ حاجەت نە ئەوێ حاجەت بێتر ئیرادا دموکراسی ئیرادا کوردا دەسەرکردنە و تر رەنگی نەهێلن سیاست بکن. تایبەت مینا لەیلا گوێن هەندێ سیاستێدا بەرخۆدانیێدا خۆیە ناسنامەکیە سەر بیاژی ئەساس ئەونا مینا ئەو هاتنە گرتنی و پێرا ئەم بێژن چەند کەسێ دنێجی وسات نیشاندانێ بە خاستن بێژنە کوردا هون نکارن سیاست بکن و بێژن بلوکا دموکراسی هون نکارن سیاست بکن سیاست وی داری تنی اردوغان دکه و هر ملی باوسا مینا داربه که هم دکارن نابلی ها جبوی پارلمنتارا هجماره کی بهتر اندام پارلمنتاری مبخوه پاریزرد ملک می قانونی پاراستنا واندا تو مشکلانی نه اساس نه قانونیه تشتیک آنها تکرنی جی قانونی نه اساس چیه گره هون کرد سیاسته که دموکراتیک نکن بس راستیا نکن گره هون بدنگ بن کی بدنگ به او کرد گل اردوغان قنجه باشه قیمت وی هیه جبوی بیاجی شرکی ولی همبرک یک سیاسته که دموکراتیک ددنه مشاندنه ایروک ل اردوغان دکن بر خدانیه کی دکن همبری وانا اوا تمش لەولایەنانەی کە چەپ ئەمڕۆ لە ڕاستیە لە کوردستانە کە بە تایبەتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو منتەدای چەپی کوردستانی دامەزراوە. منتەدایە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستانە یەکێ لەو بژاردانەی کە ئێستا دەستی بۆ دەبین ئێمە چۆن بتوانین لە ئاستی دیبلۆماسی و لە ئاستی جەماوەری ئێمە بتوانین ئەم بابەتە بوروژێنی و فشار بکەین لە ڕاستیە.
ئەوەی ئەمڕۆ یعنی دەستگیرکردن و لێسەنەوەی سیفەتی پەرلەمانتاریەتی لە پەرلەمانتارانی هەدەپە لە ڕاستیە پێش ئەوەی ئینتیهاک بێ بە مافی پەرلەمانتارێتی بە ئازادی ڕادەربڕینی دوو ئەندامی پەرلەمانتاری ناویەک پارێک لە ڕاستیە ئینتیهاکی گەورەیە بە ئازادی ڕادەربڕین ئەم پرسە نەتەنیا پرسی هەدەپەیە لە ڕاستیە پرسی تەواوی خەڵکی ئازادی خواز و خەڵکی چەپە لە سەرتاسەری دنیادا.